ئیسکان پرۆژەیەکە لە پرۆژەکانی شاری هەولێر بە بەردەوامی کێشەی کارەباییە بۆ غەڵەتی یەکەم ئەوە بووە کە ئەو پرۆژەیە کاتی خۆی دەبووایە لە فیدەری زانیاریەوە کارەباکەی وەربگرێت لە فیدەرێکی دیکە لە ئازادی وەرگرتیە ئەوە ماوەیە مۆڵەتێکمان بەو خاوەنی پرۆژەکەدایە لە ماوەی ڕابردووشدا کارەبایەکەیان لەسەر بڕدرا مۆلیدەکانی تەواو نەبوونە بەشێکی لە مۆلیدەکانی گۆڕیە بەشێک لە مۆلیدەکانی نۆژەن کردوتەوە ئەو خەلەلانە چارەسەر ببن کە ڕێگای یاساییەکانی تەواو بوو بە تاکید ئەوێش چارەسەر دەبی بەڵام لەوێن دەردا وەبەرێنەر و کۆمپانیەکەی خزمەتگوزاری کەمتەرخەمە چەندین جاریش عقوبە دراون لە بۆ دوایین جارێ ئێستا مۆڵەتیان پێدرایە ماوەی 15 ڕۆژە 2 هەفتە مۆڵەتمان پێداون کە گرفتەکانی چارەسەر بکاتن تاوەکو بەڕێوەبەرایەتی گشتی و کۆنتترۆلی کارەبای هەولێر بتوان کارەبای لە بۆ دابین بکات.